سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە. سەرەتا سەردی ڕێگرنگترین هەواڵەکان: کۆبوونەوەی خانشینکراوانی کەشوەری لا کوردستان و کرماشان، سەپاندنی سزای زیندان بەسەر 13 هاوڵاتی خەڵکی شنۆ، وەزگارکردنی بەندکراوێکی مەحکوم بە ئیعدام لە سنە، بانگەوازی خوێندکارانی تعلیقراوی زانکۆ بۆ ماگرتن لە 15 سەرماوەز، دەست بەسەرکردنی 2 کەس لە کرێکارانی کارخانەی توانەوەی ئاسن لە ئیسفەهان، کۆبوونەوەی چالاکانی مافی ژینان لە بەردەم نەسەرەگرتوەکان و ئیدانەی ئەعدامی بەندکراوان لە ئێران لەلایەن سەندیکا کرێکاریەکانی فەڕەنسا. درێژە هەواڵەکان: کۆبوونەوەی خانشینکراوانی کەشوەری لە کوردستان و کرماشان. ڕۆژی سێشەممە 14 سەرماوەزی 1402 خانشینکراوانی کەشوەری لە شارەکانی سنە و کرماشان و چەند شاریزەکە ئێران دژ بە جێبەجێ نەکردنی جاخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێی زانیاریەکان، خانشینکراوانی کەشوەری لە شارەکانی سنە، کرماشان، هەمەدان، ئاهواز و مەمەسەنی بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی معایشەتی ناڕزایەتیان دەربڕیوە. خانشینکراوانی کەشوەری خوازیاری چوونەسەرەوەی حەقدەست و مەزایە، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسەنگسازی، جابینکردنی بیمەی دەرمانی و چاکسازی لە بواری ژیان و معایشەتیان بوون. شاینی باسەکە لە شاری ئەهواز خانشینکراوانی کەشوەری و تەمین نیشتیماعی پێکەوە لە بەردەم و سەنداری خوزستان خۆپیشاندانیان کردووە. سەپاندنی سزای زیندان بەسەر 13 هاوڵاتی خەڵکی شنۆ. لە ڕۆژانی ڕابردوودا دەستگای قەزایی بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حزبەنەیارەکانی ڕژیم سزای زیندانی بەسەر 13 هاوڵاتی خەڵکی شنۆ و گوندی سینگانی سەر بەو شارەدا سەپاندووە. بە پێڕاپرسەکان، بەهمان مەحموودی ئازەر خەڵکی شنۆ، یعقوب مەحموودی ئازەر خەڵکی گوندی سینگان هەر یەکە و سزای 7 ساڵ بەندکرانیان بەسەر دەسەپاوە. خۆشناو عینی و پیرود تابناک خەڵکی گوندی سینگان و محسێن عەزیزی خەڵکی شنۆ هەر یەکە و سزای 2 ساڵ و فەرهەنگ کەرامەت خەڵکی گوندی سینگان سزای 2 ساڵ و 6 مانگ و یوسف ڕەحمانی خەڵکی شنۆ 2 ساڵ و 5 مانگ زیندانیان بەسەر دەسەپاوە. عەبدولکەریم کاکۆل خەڵکی گوندی حەسەن نورانی شنۆ، سولەیمان شاروێرانی و خدر عەبدوڵڵاهی خەڵکی شنۆ لەلایەن دادگای شنۆ سزای ساڵێک بەندکرانیان بەسەر دەسەپاوە. ئارام شەعبان خەڵکی شنۆ سزای 3 ساڵ و 3 مانگ و فەردین پوداد خەڵکی گوندی بەیتەران و عوسمان حەمزەزادە خەڵکی گوندی قڕوچای هەر یەکە و بە 3 ساڵ و 3 مانگ زیندان مەحکوم کراون. ڕزگارکردنی بەندکراوێکی مەحکوم بە ئیعدام لە سنە. ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 13 سەرماوەز یاسر کەریمی بەندکراوی تۆمەتبار بە کوشتنی بانقەست و خەڵکی مەریوان کە لە زیندانی ناوەندی سنەدایە بە هاوکاری کەسایەتی و خێرخوازان ڕەزامەندی لە بنەماڵەی کۆژراوەکە وەرگرت و لە ئیعدام ڕزگاری بوو. جێگای ئاماژەیەکە چەند ڕۆژ لەوبەر 4 ئەندامی بنەماڵەی یاسر کەریمی پاش سەردانکردنی ڕۆڵەکەیان لە زیندانی سنە لە کاتی گەڕانەوە بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە ڕێگای سنە مەریوان گیانیان لەدەستا. پاشە ڕووداوە کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی خەڵکی شارەکانی سنە و مەریوان ڕەزامەندی بنەماڵەی کۆژراوەکەیان وەرگرت و ئەوە بەندکراوە ئازیەتبارە لە ئیعدام ڕزگاری بوو. کۆبوونەوەی ماڵدزراوانی ڕەزایەت خودرۆ و سەراڤەت نۆڤین لە تاران. ڕۆژی سێشەممە 14 سەرماوەزی 1402 ماڵدزراوانی شرکەتەکانی ڕەزایەت خودرۆ و سەراڤەت نۆڤینی پاکستان لە بەردەم دادگۆستەری کوردی ئێران لە تاران کۆبوونەوە و خوازیاری قەرەبووکردنەوەی زیانەکانیان بوون. بە پێڕاپۆرسەکان، خاوەن شرکەتەکانی ڕەزایەت خودرۆ و سەراڤەت نۆڤین ئەنجامێکی سوپای پاسداران بە ناوی محەممەد ڕەزا غەفاری بووە و چەند ساڵ لەوەبەر بە مەبەستی هاوڕزەکردنی ئۆتۆمۆبیلی بیانی پارێکی زۆری لە خەڵک وەرگرتووە، بەڵام پاش 2 ساڵ ئۆتۆمۆبیلی ڕادەستی خەڵک نەکردووە و زارایی خەڵکی دزیوە. پێشتر ماڵدزراوان لە بەردەم دەفتەری نوێنەری مەجلیسی ڕۆژیم لە شاری قەزوێن و دەفتەری ئیمام جومعایە و شارە کۆبوونەوەی ناڕزایەتیان بەڕێوە بردبوو. هەروەها چەند جاریش لە بەردەم دادگۆستەری کولی قەزوێن ناڕزایەتیان دەربڕی، بەڵام وەڵامێکیان وەرن نەگرت.
مانگرتنی خاوەن بەلەمەکان لە بەندەرەکانی ڕێگ و گەناوە. ڕۆژی سێشەممە 14 سەرماوەزی 1402 خاوەن بەلەمەکانی دانیشتووی بەندەرەکانی ڕێگ و گەناوە لە ناڕزایەتی بە تەرخیز نەکردنی کەلوپەلەکان و قەدەغەی هاوردەکردنی کاڵا مانیان گرت. بە پێی راپۆرسەکان بازاڕیان و خاوەن بەلەمەکانی بەندەرگەناوە ماوەی 10 ڕۆژ مانیان گرتووە و ڕۆژی سێشەممە خاوەن بەلەمەکانی بەندەر ڕێگیش بەو مانگرتنە پەیوەست بوون. خاوەن بەلەمەکان خوازیاری هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ قەدەغەی هاوردەکردنی کاڵا بوون و داوایان کرد ئەو کەلوپەلانەی پێشتر هاوردەیان کردووە بە زووترین کات تەرخیص بکرێت. بانگەوازی خوێندکارانی تەعلیقراوی زانکۆ بۆ مانگرتن لە 15 سەرماوەز. کۆمەڵێک لە خوێندکارانی تەعلیقراوی زانکۆکانی ئێران ڕۆژی دووشەممە 13 مانگی سەرماوەز لە بانگەوازێکدا داوایان لە تەواوی خوێندکاران کرد بۆ مەبەستی شەرمەزارکردنی سەرکوزگەریەکانی حکوومەت لە ڕۆژی 15 سەرماوەز و 1 ڕۆژ پێش ڕۆژی دانیشتوو مان بگرن. لە بەشێکی ڕاگەیاندنەکەدا ئاماژە بە مافی خوێندن لە زانکۆ، مافی کۆبوونەوەی هێمنانە، مافی ئازادی ڕادەربڕین، مافی ڕەخنەگرتن و پێداگیری لەسەر داواکاریەکان، مافی بەرگری دادبەروانانە، مافی هەبوونی خابگا و مافی پاراستنی حەریمی خوسوسی وەکو سەرەتاییترین مافەکانی شارۆمەندی کراوە. هەروەها سەرکوتی وەحشییانی ڕژیم بە توندی شەرمەزارکراوە و ڕاگەیاندراوەکە بزوستنەوەی دانیشتووی ئێران قەت لە مافەکانی دەست هەڵناگرێت و درێژە بە خەبات و تێکۆشانی بۆ گەیشتن بە ئازادی و بەرابەریەدات. دەست بەسەرکردنی 2 کەس لە کرێکارانی کارخانەی توانەوەی ئاسن لە ئیسفەهان. بە پێی راپۆرسەکان 2 کرێکاری ناڕازی کارخانەی توانەوەی ئاسنی ئیسفەهان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. بە وتەی شارەکانی مافی مرۆڤی ئێران ناسناوی ئەو 2 کرێکارە بریتیە لە مەسعود ئیسپەندانی لە بەشی ئۆتۆماسیۆنی مخابرات و حاج مەحموود لە بەشی کڕینی ئامێرەکانی کارخانە. بە پێزانیاریەکان حاج مەحموود گەندەڵیەکانی بەڕێوەبەرزی کارخانەی توانەوەی ئاسنی ئیسفەهانی ئاشکرا کردبوو. ڕۆژی سێشەممە هێزەکانی حراست و مامورانی ئینتزامی ڕێگەیان لە کۆبوونەوەی دووبارەی کرێکارانی ئەو کارخانە گرت و ئەو 2 کرێکارەیان دەست بەسەر کرد. کوژران و برینداربوونی 2 سوختبەر لە مێحواری ڕیمدان. ڕۆژی دووشەممە 13 مانگی سەرماوەز ئۆتۆمۆبیلێکی سوختبەر لە کاتی هەڵاتن لە دەست هێزەکانی ڕۆژیم تووشی ڕووداوی هاتوچۆ بوو. لە کامیە ڕووداوە هاوڵاتێکی بەلوچگیانی لێدەستا و کەسێکی دیکەش بە سەختی بریندار بوو. بە پێی راپۆرسەکان ڕووداوەکە لە مێحوەری ڕیمدان بۆ باهوکەلات و لە نزیک سنوور ڕوویداوە و سوختبەرێک بە ناوی یاسر کوهساری گیانی لێدەستاوە و هاوڵاتێکی بەلوچیش بە ناوی نەعیم بە سەختی بریندار و ڕەوانەیە نەخۆشخانە کراوە. کوژرانی ژنێکی منداڵ لەلایەن هاوسەرەکەیەوە لە مەشهەد. لە ڕۆژانی ڕابردوودا ژنێکی تەمەن 17 ساڵە بە ناوی زەینەب خەڵکی مەشهەد لەلایەن هاوسەرەکەیەوە بە پاساوی شەرەف کوژراوە. بە پێزانیاریەکان ڕۆژی پێنجشەممە 9 سەرماوەزی 1402 ژنێکی تەمەن 17 ساڵە بە ناوی زەینەب ئەلف لە پێشچاوی خەڵک و لە یەکێک لە شەقامەکانی مەشهەد لەلایەن هاوسەرەکەیەوە بە پاساوی شەرەف بە 20 زەربە چەقۆ کوژراوە. بە پێیامارەکان لە زستانی 1400ەوە تا پاییزی 1401 بەلانی کەم 27448 هاوسەرگیری کچانی تەمەنژێر 15 ساڵ لە ناوچە جیاجیەکانی ئێران تۆمار کراوە. لە سێدارەزانی 3 بەندکراوی دیکە لە زیندانی کەرەج. بەیانی سێشەممە 14 مانگی سەرماوەز حکمی عەزامی 3 بەندکراوی دیکە لە زیندانی ناوەندی کەرەج جێبەجێکرا. بە پێی راپۆرسەکان بەیانی سێشەممە حکمی عەزامی 3 بەندکراو بەناوەکانی مەنوچێهر بەرزگەر گیزرود، ساسان مەلەکی و مهدی مۆرادی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی ناوەندی کەرەج جێبەجێکرا. ئەعدامی ئەو 3 بەندکراوە لە حاڵێکدایەکە زیندانێکی دیکەش بە ناوی مشتەبە ئامیری بە هەمان تۆمەت لە زیندانی کەرەج لە سێدارەدرا بوو. کۆبوونەوەی چالاکانی مافی مرۆڤی ژنان لە بەرزەم نەتەوە یەکگرتووەکان.
ڕۆژی دووشەممە سێنزەی مانگی سەرماوەز کۆمەڵێک لە شارەکانی مافی ژنان با کۆبوونەوە لە بەردەم نەتەوە یەکگرتووەکان لە شاری نیویۆرکی ئەمریکا بێدەنگی ئەو ڕێکخراوەیان لە ئاست دەستدرێژی چەکدارانی حەماس بۆ سەر ژنانی بەدیلگیراوی ئیسرائیلی مەحکوم کرد. پاش هێرشی چەکدارانی حەماس لە 15 ڕەزبەری 1402 بۆ سەر شارۆچکەی یەهودی نشینەکانی ئیسرائیل دەیان ژن و منداڵ لەلایەن ئەو گروپەوە ڕفێنران و دەیان راپۆرت لەسەر دەستدرێژی سێکسی ئەندامانی ئەو گروپە بۆ سەرکشان و ژنانی ئیسرائیلی لا نەتەوە یەکگرتووەکان تۆمارکراوە. ڕۆژی سێشەممە چالاکانی مافی ژنان لە بەردەم نەتەوە یەکگرتووەکان کۆبوونەوە و بایەخ نەزانی ئەو ڕێکخراوەیان بە بابەتی دەستدرێژی سێکسی بۆ سەرکشان و ژنانی ئیسرائیلی مایە شەرمی مرۆڤایەتی زانی. دو هەواڵ ئیدانەی ئەعدامی بەندکراوان لە ئێران لەلایەن سەندیکا کرێکاریەکانی فەڕەنسا. ڕۆژی سێشەممە 14 مانگی سەرماوەز سەندیکا کرێکاریەکانی فەڕەنسا لە بەیاننامێکدا وێڕای شەرمەزارکردنی شەپۆلی ئەعدام و سەرکوتی شاڵەکانی مەدەنی و سیاسی لەلایەن کۆماری ئیسلامیەوە لە ئێران خوازیاری ڕاگررتنی حکمی ئەعدام و ئازادی تەواوی بەندکراوانی سیاسی و چالاکانی کرێکاری و سنفی بوون. لە بەشێکی ئەو بەیاننامەدا ئاماژە بە شەڕی نێوان ئیسرائیل و فەلەستین و کەڵگوەرگرتنی کۆماری ئیسلامی لەو دەرفەتە بۆ سەرکوتی چالاکانی سیاسی و مەدەنی کراوە. دەست بەسەرکردن، سەپاندنی سزای زیندان، ئەشکەنجە و ئازاری چالاکانی کرێکاری، بیرمەند و مەدەنی لەلایەن حکوومەتەوە بە توندی شەرمەزار کراوە. هەروەها ئەعدامی 120 چالاکانی بەندکراو لە زیندانەکانی کۆماری ئیسلامی لە ڕۆژی 7 ئۆکتۆبرەوە تا بە ئەمڕۆ و قەتڵی حکوومەتی ژنانی دژبەری حیجابی ئیجباری وەکو ئارمیتە گەراوەند مەحکوم کراوە. سەندیکا کرێکاریەکانی فەڕەنسا خوازیاری ڕاگررتنی حکمی ئەعدام و کۆچای هێنان بە سەرکوتی نەڕازیان بوون و پشتیوانی خۆیان لە خەڵکی ئازادی خواز و بەرابەری تەڵەبی ئێران دەربڕی. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و وەست.